کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە هۆ کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە ئەوەی ئەیڵێیت نەیڵێیتەوە دووبارە ئەوەی ئەیڵێیت نەیڵێیتەوە دووبارە هۆ کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە لەو بندارە بەو ئاوازت مێگەلاکەت سەرخۆشن سەرمەستاڕۆن ئالاوەڕێن بەجۆشن سەرمەستاڕۆن ئالاوەڕێن بەجۆشن هۆ کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە هۆ کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە ئەوەی ئەیڵێیت نەیڵێیتەوە دووبارە ئەوەی ئەیڵێیت نەیڵێیتەوە دووبارە هۆ کاکەیشوان گوێم لێیە لەو بندارە لەو بندارە. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و وێزگەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر بەرهەم و شیعر و ئەدەبیاتی یەکێک لە شاعیرە گومناوەکان کە شیعرەکانی چوەکو سرود چوەکو گۆرانی چوەکو ئاواز ئاشنایە بە گوێمان و بەڵام زۆر بەشمان ناوی نازانین. ئەو شاعیرە مەزنەمان بەختیار زێوەرە کە بە فایق زێوەریش ناسراوە و کوڕی شاعیری گەورەی کورد عەبدوڵڵا زێوەرە. خۆشەویستان بۆ لێدوان و قسەکردن لەسەر ژیان و شیعر و بەرهەمەکانی ئەم شاعیرە مەزنەمان برای خۆشەویست برای نووسەر و ئەدیب مامۆستا فواد حەمەمین سەڕاج ئامادەیە لە بەرنامەکەمانە. مامۆستاجان بەخێر هاتی. سواسانەکەم بە هیوای سەرکەوتنتانم ڕۆحی ئەو نووسەر و شاعیرە شاد بکەین و بتوانین لە خەرمانەی ئەدیبەمانە و ئەدیبە و نووسەرانە جارێک کە بچینەوە بەو مێژۆ پرشنگارەی کە ئەو شاعیرە هەی بووە و لێدوان لەسەری هەتا چەند باسکەین کەمە بەڵام گرنگەوەیە ئێمە لە خامۆشی بینە بەرچاوی بینەر و خێنەواران و ڕۆشنبیرانە. زۆر سپاس مامۆستاجان دووبارە بەخێر هاتی. هەروەها برای مۆزیسیانی خۆشەویست کاک محەممەد ماجید ئامادەیە لەگەڵمانە بە ئەمێری گیتار کاکە محەممەد بەخێر هاتی سەرچاومان بەخێربێی بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. مامۆستاجان ئەوەی ئەمانوێ لە سەرەتاوە بەختیار زێوەر بە ئێمە و بە بینەرانی خۆشەویست بناسیێنی و کورتەیەک لە ژیانی باسکەین. بەختیار زێوەر لە ساڵی 1970 لە دایک بووە لە شاری سلێمانی کوڕی مامەستا زێوەری شاعیرە پیاوێکی چۆن ئەڵێ لێ هاتوو بووە و حەزی بەخێن و ڕۆشنبیری کردووە بەڵام تا شەشی سەرەتایی خوێنەوە لە دوای شەشی سەرەتاییەوە ئەبێتە مزەمیری بەیتەرێ لە بەغا لە ئەنجامە لە ساڵی 1946 کە مەکتەب ئەکرێتەوە ئامادەی لە سلێمانیا کرێتەوە ئەخوێنێ هەر لەگەڵ خوێندنەکەیە لە سەرەتای مناڵی و گەنجێتیەوە توانین بڵێن لە تەمەنی 7 ساڵیەوە ئەم پیاوە خولیای شیعرە بێت و دەستەیاتە شیعروتن و یەکە بە شیعریشی لە دەنگی جێتی تازا بڵاو دەکاتەوانەیە ئەمە بۆ خۆی یعنی بەهرەی ئەو پیاوە دەرەخە هەر لە سەرەتای لاوێتیەوە و بەختیار زێوەر یەکێ لەوانەیە کە کاریگەری باوکی زۆر بەسەرەوەیە و زۆر چۆن لە لەگەڵ باوکە خۆشخوانی یەکتری بوون بۆیە هەندێک لە شیعرەکانی بەختیار زێوەر یا هەندێک لە سرودەکانی تێکەڵ بووە بە شعری باوکی و تەسیراتی شاعرانی دەوروبەریشی ئەمە بێ شانازی بۆ بکەین ئەم مرۆڤە هەر لە سەرەتای لاوێتیەوە بەهرەکانی گەشتدار بووە و تێکەڵی ئەدیبان و شاعرانی کردووە بە تایبەتی بێکەس و گۆران و پیرەمێرد و ئەوانە و دوو شاعری کەش کە ناوێ بدەوە دکتۆر عەزەدین دەستی بۆ ڕاکێشێ ئەویش عەبدولواحید نووریە و هەروەها محمود ئەحمەد شاعیر نەبووە بەڵام کەسێکی بیرمەند و نووسەر بۆ خاوەنی نۆڤەلێتی جوانە کە ئەکاتە بڵێن زاوای مامەستا حەمە فەریق حەسەنەوەن تاقە کوڕێکی ناوی هەژارە ئەمە وا دەرەخات دکتۆر عەزەدین ئەڵێ بەهۆی ئەوانەوە چەپگەراییان هەبووە
هینش چێژی لەو چەپگەرایە بینیوە منجا ئەگەر بێنە سەر قۆناغی شیعری مامۆسا بەختیار زێوەر دوو حاڵە دەبینێ حاڵەتی یەکەمیان ئەوەیە بە کلاسیکی نوێ دەستی پێ کردووە و چۆ بۆ ئێمە گەلناری و سالم و مەحوی ئەوانە بخوێنینەوە دەبین لە خۆناغی دۆمە کۆمەڵە شاعری کەمانیە هەل لە ئەخۆل و ئەحمەد موختار و پیرەمێدی نەمر و زوربەی شاعرانی کە ئەوانە کلاسیکیان بەجێ بە شێوەی کە ڕاستە لەسەر کێشی عروس شیعریان وتووە بەڵام زمانی شیعریان جیاوازتر بوو لێکی بێتەوە گەسەری دیوانەکەی بەختیار زێوەرکەی ئەو هینە ئەبینین ئەو گۆڕانکاریە ئەبینین لەبەرەوە بەختیار زێوەر تەنیا هەر شیعریشی نەنووسیوە بەڵکو چیرۆکێکی نووسیوە یەکێک لەوانە شێوێک لەسەر لوتکەی ئەڤەرێست و لەگەڵ خۆمان و خۆتان وە چەند چیرۆکیکە وە لەگەڵ فایق بێکەسە وتارێکیان نووسیۆ لەسەر جەمالەدینی ئەفغانی ئەم شاعرە زۆر منەوەر بوو منەوەرەکەی لەوایە پەلاماری کۆمەڵێشتی یاوە نهێنەکانی بۆ نەتەوەی کورد دەرخستووە دیلێتی دواکەوتووی نەزانین نەخێندەواری ئەم هاتووە بە شعر تعبیری لەو شتانە کردووە کە پێویستە وریا بینەوە وشار بنەوانی ئەمەستاکیان دیارە بەختیار زێوەر ژیانێکی زۆر قورسی هەبووە دیارە لە سەرەتاکانی ژیانیشیا گیرۆدەی نەخۆشیێکی مێشکە بێ و لە ڕووناکی چاوێکیشی بێ بەشە بێ ئەم ژیانە قورسەی کە بەختیار زێوەرە هەی بووە چۆن کاردانەوەی هەبووە لە سەر شعرەکانی چۆن ڕەنگی داوەتەوە لە شعرەکانی ئێمە گەر هەست بکەین بەختیار زێوەر بەڕاستی زیاتر تعبیری لە خۆی کرۆک پەپولە وەک پەپولە تۆ پەپولە و گوڵەکەی بخوێنەرەوە یا گەشتی باخەکانی بخێنەوە بینی پەپولە ڕەمزێکە بۆ خۆی زیاتر بە ناسکی بە جوانی ئەگەر سەیری ئەوە بکەین کە بەختیاری زێوەر ڕاستە نەخۆش بۆ ئەوانە بەڵام وجودی بیرکردنەوەی زۆر زیاتر بوو وەک کەسێکی نەتەوەی ئێمە ئەگەر ئەم شاعرانەمان هەموو لێک بینەوە حیزب و شت پەروەردەی نەکردوون بەڵکو خۆیان و واقعتاڵەکەی نەتەوەی کورد دواکەوتوویەکە پەروەردەی کردوون ئەمانش بۆ زەنگی وشیاری شعریان وتۆ مەسا سەری ئەم شعرە بکە کە داوای یەکێتی کوردەکە بەڵێ مامۆستاگیان ئەگەر کاکە محەممەد هاوکارمان بفەرمێ ئەزانین یەکێتی شێوەی برایە دەستی سە و تەفرەدان جورم و سزایە بەڵێنی هیچ و پوش داوی بەڵایە ئەوەی کۆنەپەرست بێڕەزایە ئەزانین ئێرە خاچی نیشتیمانە ئەوی تیادە داعەنی شێخانەدانە دروست و ورد تامەزرۆی ژیانە هەموو دیلی و کەلەپچەی لاگرانە یعنی ئەو تعبیرە لە تعبیری کەسێکی منەور و زیرەک و وریاشێ کە تۆ لە ساڵەکانی چلەکانە دوورتریش بیر لەوە بکەیتەوە کە میلەتەکە لە چی قۆناغێکایە کەواتە بەختیار زێوەر جوانتری بڵێسەی شعری و وریایی دەرەکەوێ کە بەوە شۆنەوە ساوە بەڵکو شعرێکیە کە ئەڵێ گوڵێک شیرینتر لە خونچەی بەهار جوانتر لە شەوبۆ و بۆی نازدار گشتر لە دیدەی وەنەوشە و نزار گوڵێکە ناوی گوڵی سەربەرسی مەردە ئەو کەسەی بگاتە دەستی ئەمە ئەم شیعرە تا تۆفیق بە گۆرانی ئەیڵێ بە سرود ئەیڵێ و هەروە قاری حاجی حسین لە لاوانی دموکراتی کوردستان ساڵی 59 کە وەفدێکی چێکۆسلۆڤاکی هاتبوون کە وشاری تارقەفتان هێنابوونی ئەم شیعرەی وتۆ بوو بە چەپڵە ڕێزان و لە توی مەلیکیش جارێکە لە نەورۆزی ساڵی 50 وێنێژ ماوە کە مامۆستا قادر دیلان کەمانی لە کەمانچەی لەگەڵ ئەم دوو دیار ئەمەی سیرکە ئەڵێ بەڵام نرخی تۆ یەجگار گرانە کڕیارت گۆشتە و جێگای زیندانە بۆ تۆ من خوێنی خۆم لا هەرزانە سرم بەختەکەم توی پێ ئەسێنم کە تۆم دەستکەوتی سەربەس ئەنوێنم یعنی ئازادیەکانی کورد و سربەخۆیی کوردی لە گوڵێکە تعبیر کردووە کە هەمومان ئێستا تامەزوویەکەین بەداخەوە زۆر نەحەزیشی هەیە سربەخۆییە بڵێ مامۆستا من هینێکم هەیە تێبینیەکم هەیە لەسەر شعرەکانی شعرەکانی وەکو بەڕێزە باسی کرد کلاسیکی نوێیە واتە هەر هەمان کێشی عروز و بەحرە ڕۆژهەڵاتیەکانە یعنی ناتوانین بڵێن عەربی چونکە ئەو جۆرە بەحرانە لە هندستانەوە هەتاکو وڵاتە ئەوروپیەکانیش ئەو کێشانە هەیە بەڵام خۆی کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 فترەیەکی بڵێن گواستنەوەیە لە ئەدەبیاتە بەرەو ڕۆمانتیک و دوایی بەرەو واقعیەت
ئێمە هەموو جۆرە شێوازە شعریەکان لە شعرەکانی بەختیار زێوەرە ئەبینین هەروەکو لە شعرەکانی زێوەری شابینی ومانە. آخر ئەو کاریگەری باوکی زۆر بەسەرەوە بووە وەکو دکتۆر عەزەدینی ژەڵێ ئەم لە دوو شوێنائیشی کردەوە وە کلاسیک و وەکو ڕۆمانتیزم ڕۆمانتی سیر ئەو شعرە بکە کە ئێستا تۆ بە دەنگی خوێنتەوە ئەگالێت چ ڕۆمانسیەتێکی تیا چ جوانەیەکی تایە بەڵام واقعیشە اینجا دەربڕێنی ئەو هەسەی تایە کە شاعیر ئەو شوانە ئەبینیە خۆی ئەبینە لە خۆزگەم وەک ئەو شوانە بۆ هیچ نەبێت لەو شارستانیە بە دوورم کە پڕە لە گەندەڵی و پڕە لە ناشرین و پڕەیی جاوە شعرێکی هەیە لە دیوانەکە بە ناوی پیاوەکان ئەو شعرە بەڕاستی تەحلیلی قۆناغەکان و یا تەحلیلی چینایەتی نەتەوەیی دەکا لە شارەکەتە کە خەڵکی خۆیاوەتە پارە پیاکردن خۆیاوەتە زۆڵم خۆیاوەتە ئەوەی کەوا خۆی بژێنە ورژی پیاکە بەڵام عەقڵ و معریفە نەزانێ ئەمە ئێستاش وازام تا ئێستا باوە یعنی ببینە ئەو لە چلەکان و ئەوانە بیری لەوە کردوێتەوە ئێستاش ئێمە هەمان تانوپۆی ئەو بە ئەساتەمان بەسەرەوەی بەڵێ مامۆستا دێنەوە سەر بەرنامەکەمان دوایەوەی خەندەخان شعرێکی بەختیار زێوەرمان بۆ دەخوێنێتەوە بە هاوکاری دەست و پەنجە خۆش بێ فەرموو. بەختیار زێوەر لە شعری مەناڵە ئەیدڵ دەفەرموێ مەناڵە ئەیدڵ ئارامت ببێ شێرانە تاماوی لە پێناوی نیگارە کۆتەیەکیان گەر لە پێناوی هەزاران چاوڕاوت لێ بکەن قەت سڵ مەکە بۆ عەشق بە چاوێ ڕاوکراوی تا بمێنی حەبس و گیراوی بڕۆ هەر هۆگری ئەو شۆخەیە ئەو چاوە مەستانە مەترسە هیچ لەتانەی خەڵق و کردەی چەرخ و بەدناوی وەکو بیری من ئەمڕۆ وردەخاڵی دەوری گۆناکەی وەکو هەڵبەستەکانم ڕێک و پێکە قەدی لاولاوی ئەگەر هاتوو لە یادی لا بدەی سەبر و سوباتت کوا لە عەشقی دولبەرا بێت و نەسووتەی دیارە خرفاوی لە زمناکۆ بە خوڕ فرمێز بڕێژە ساف و وەک سیروان بەناڵەش ئەم کەژە پڕکە لە دووری پەرچەمی خاوی ئەگەر چی بێوەفایە ئەو نیگارە دائیما بۆ تۆ بەڵام تۆ شێوەی سیدیق وەفاگەر بەرنەدەی پیاوی زۆر سپاس. مامۆستا فواد ئێمە ئەگەر سەیری شعرەکانی بەختیار زێوەر بکەین شعرە نیشتیمانیەکانی لە هەموو شعرەکانی تری زیاترە ئەو شعرانەی بێجگە لە شعری نیشتیمانی هەندێک لایەنی هەیە هەندێکی کە دژی نەخوێندەواری و جەهل و داوای علم و معریفەتەکە بۆ ئینسانی کوردی هەندێک شعری تری کە وەسفکردنی سروشتی وڵات و نیشتیمان و ناوهێنانی ناوی زۆربەی شار و شارۆچکە و هاوینە هەوارەکانی کوردستان لە ناو شعرەکانی بەختیار زێوەرە هاتووە جگە لەوەش کۆمەڵێک سرودی هەیە کە تا ئێستا زیندون هەندێک لە شعرەکانی تریشی کراون بە گۆرانی وەکو ئەو گۆرانیەی سەرەتاوتمان کە مامۆستا عەلی مەردان و توێتی هۆهۆکاکەی شوان من بەرچاوڕوونیەکە بۆیە باسی ئەو گۆرانیە بکەم چونکە لەوانەیە خەڵک پرسێ بۆچی باسی ئەو گۆرانیان کردوونە نەزان شعری بەختیار زێوەرە ئەمەش تەبعەن بێگومان کاریگەری زێوەری هەر لەسەر بووە ئەوەی کە پرسیارە لای من شعرە نیشتیمانەکانی کەی خوێنیتەوە زیاتر لە مناجاتێکی سۆفیانە ئەچێ وەکو شعری نیشتیمانی شاعیرەکانی تر نین بۆچی ئەمە کاریگەری چی بووە؟ تاوان ئێمە ئەگەر تۆ ختابێکی قەومی و هەبێ لە ناو پەیامێکی گەورە بژیت و میلەتەکە ببینی لە وەزعی نالەبار و داگیرکرا و ستەمدیدەیە حتمما کاریگەری دەرونی دەبێ و بەڕۆحێکی نیشتیمانان ئەگەر دەفێکیشی بیتێ ڕەنگە هێنێ بە عەشقەوە ئەو مناجاتانە بکە کە خەڵکی دینیەکە و هی قەومیەکە ئەم کە پەلاماری پیرەمەگرونەیە کە هینەکە پیرەمەگرون ئەدوێنێ بۆ ئەوەیەکەوە بزانێت چەند لوتکەیەکی بەرز و جوانە خاڵک خاوەنی کورد خاوەنی پیرەمەگرون بۆی ژە و گەڵە زەردە و مقەدەس و ئەمانەیە کەواتە لێرە
فەلسەفەکە لە چیە خۆشەویستی خاکە یعنی من لە سرود و پرسی نەتەوەیە کە باسی ئەوەم کردووە خاک ئەگە تۆ خاکە نەبێ من ناڵێم ئەوەی تو ئەوەی یعنی بێلانەیت بێ شوێنیت بەڵام ئەو بۆیە پەنای بۆ بردووە ئەگەر تۆ خانوویەکە لەسەر تاپۆ کرابێکی خۆ بێ کەس ناتوانێت دەرگاکە بە مامۆستاگیان دیارە بەختیار زێوەر کاریگەری باوکی زۆر لەسەر بووە بەڵام ئەو ڕووداوە چییە کە لە دیوانی زێوەری باوکی ئەسووتێنێ ئەگەر بتوانی باسێکی ئەو ڕووداوەمان بۆ بکەیت ئەوانە دەرەکەوێ بەختیار زۆر لای باوکی ئازیز بوو زۆر خۆشەویست بوو ئەتیمامیشی پیاوە یعنی تۆ سەری ئەگەر زێوەر بکەی بە هەموو شیعرەکانی و بە تایبەتی سرودەکانیش ئەو تێکەڵش کە دروست بووە ئەو مانای وایە ئینتیمایەکی زۆر گەورەتریان بۆ لە باوکو پرزەند تێپەڕیوە کە دیوانەکەی خۆی زێوەر ئەچێتە دەستی بەختیارەوە ئیترلا ئاگرە بێ چیە بێنی ئەمە خاتە ناوێەوە ئەی سووتێنە هەڵیە ئەڵێ بەختیار چی و کرد کوڕم ئەڵە خەمە نەبێ هەموویم لەبەرە یعنی تۆ دیوانێک شعرێ لەبەر بێ لەوانەیە بڵێ سەلاپەڕە زۆرە ئەمە لەبەرەوە بەختیار زێوەر لە 2-3 حاڵەتە ژیاوە مەسەلا جاری وایە کە ناسۆریەکی بینیوە سکاڵایەک ئەنێرێ بۆ برادەرێکی ئەڵێ چی ئەڵێ ئەی هاوڕێکەی شەوگارم من پەست و شەو بێدارم گوێ بگرە لە هاوارم تێ بگە لە ئازارم ئازارێکی گەورەی هەیە لای گەلێکی کەم دووربین ئێستاش خۆشە نەزانین چونکە باسی تێکۆشین بکەم لێم ئەکەن نەفرین یعنی کەواتە تووشی کۆمەلگایە بۆ ئەم کۆمەلگایە بەختیار زێوەریان پێ زم نەکراوە ئەم مەسەلا چۆن ئەڵێ قانە چۆ وای کردووە مفتی پێنجونی ئەمەی وتووە بێکەس ئاوای بەرامبەر ئەدوەز بۆ ساوەتەوە فڵام وا بۆ ئەمە لای کۆمەڵە کەسانێکی بەرژەوەندی خواز و دوول لە نەتەوایەتی و دوول لە خاکپەرستی تەنیا بەرژەوەندی خۆیانیان ویستووە ئەم مەجبور ئەم سکاڵایە کە تەمەن ئەم شعرە دوور و درێژە دوایە توان سەرنجی لێبن کەواتە بەختیار زێوەر چەند شاعیر بۆ منەوەریش بووە یعنی خیتابێکی قەومی هەبووە پێش کاژک و پێش کۆمەڵی زەردەشتی و ئەمانە وەکو هەموو شاعیرەکانی کە وەکو ئەحمەد موختارجا وەکو پیرەمێرد وەکو بێکەس وەکو ئەخۆل وەکو ئەوانەی کە پێویستە هەموو مەوەک شێخ سەلام باسییان بکەین بیانکەین بەوەی چۆن ئەڵێ پەیامی نەتەوەی تۆ لە چۆ سەرەڵەیە ئەڵێ لە ئەحمەی خانیەوە بۆ ئەمان لە حاجی قارەوە بۆ ئەمان کەواتە بەختیار زێوەر چەند تەتەڵە بە شعرەکانی کەیم چینە ناو دنیایەکی پڕ لە ڕەونەق و پڕ لە منەوەری هەیە ئەمەش بەڕاستی لای هەموو کەسێ دەست ناکەوێت بەڵێ مامۆستاگیان درێژە با باسەکانمانەیە لەسەر شاید دوای ئەوەی کاک محەممەد و کاک حەمید شەرێکی ترمان پێشکەش دەکەن. دڵبەرێکی خۆوڵاتی ئێستەکە دڵدارمە بۆیە دڵپڕ سۆزم و جارجار بەدەم هاوارمە من ئەگەر لەو تەلعەتەی ئیلهامی ڕۆحانیم نەبێ چۆن خەیاڵی فکری بکر و کەڵکەڵەی ئەشعارمە وەی چ عەیارە هەزار مەکری لەژێر سەردا هەیە گاه دڵدەز گەه بە عیشوە لابەری ئازارمە چاوی بازی هەر بە چاوبازی خەریکی فیتنەیە لەعلی لێویشی ئەزانم وەگمەی سەرشارمە حەز ئەکەم تێرسێری چاوی کەم بەڵام مرغی دڵم دێتە لەرزە و پێمەڵێ هاوار ئەوە شمقارمە نەورەچوونە و پێگەیشت و دەم بەخەندە بێڕەقیب شەرمەکە چونکە یەکەم نازدارەکەی ناو شارمە زۆر دەمێ بوو وێڵی شۆخێکی وەها بوو 100 شکر تازەوا دۆزیمەوە من عاشق و ئەو یارمە زۆر سپاس دەست خۆشکار محەممەد مامۆستاگیان وەکو ئاماژە بۆیە ئەو شاعیرانی کە لەو سەردەما بێگومان ئەمانە هەموو کەسانی پێشکەوتن خوازن هەموو کەسانێک بوون کە ویستیان ئەم کۆمەڵگایە بەرەو پێشتر بڕوە ئەم کۆمەڵگایە زیاتر خاوەنی عیلم و معریفە و زانست بێت
بێگومان بەختیار زێوەری جێشەکە لەو شاعیرانە ئەمەی کە باست کرد ئەمانە وەکو سەردەمی خۆیان بە یاخی لە قەڵەمەترێن بەڵام نقطەیەکی تر هەیە کە لە مامۆستا زێوەریشە هەمان شێوەمان بینیوەتەوە ئەمانە چەند وەکو شاعیر هەڵسو کەوتیان کردووە وەکو مامۆستا و منەوەریش هەڵسو کەوتیان کردووە چونکە ئیستا لەوانەیە بەختیار زێوەر وەکو مامۆستا مامۆستایەتی نەکرد بێت بەڵام وەکو ئەدەبیات وەکو مامۆستا هەڵسو کەوتی کردووە بەڵام زێوەری شاعیر مەسەرەن ئێمە لە یادمانە کە ئەڵێ کاتی خۆی دەرسیان وتۆتەوە وانەیان وتۆتەوە لەگەڵ سعید کابانە لەو کاتە تیاری ئینگلیز هاتۆ فڕۆکە ئینگلیز قەسفی سلێمانی کردو ئەوان وانەکەیان نەوەستانەوە هەر بەردەوام بوون لە وانەکانیان ئەو کاریگەریە لەسەر بەختیار زێوەریش بە هەمان شێوەیە ئەزانیشی کاکە کە تۆ وەکو تاچێ خۆت ڕۆشنبیری تو ئەگەل لەوە هەیە و برادرانش عینەشت شەر نیە هەر کەسێ شادەی هەبوو یا مەسەلا لە ناو قوتابخانەیەکا بوو یا لەوە بوو جاری وایە کەسێک هەڵەکەوێت لە میلەتێکە تاکو شەژ یا تا 5 سانەوی خوێنەوانە بەڵام فکر جیاوازە فکر کاتێ لای یەکێ پێگا تێگەی بۆ ئەو خزمەتی میلەتەکەی و نەتەوەکەی مەجبور خەڵک کۆ ئەکاتەوانە ڕێکخراوێک دروستەکە دوایە کاتە حیزبێک یا مەسەرەت بۆ لەبەری تۆ سیمای داگیرکردن بەسەرتەوە هەموو ڕژێ ئەو تاشەیە هەموو ڕژێ لێدەیە هەموو ڕژێ ئەو کوژێ هەموو ڕژێ نایڵێ سەر بەرزکەیتەوانێ کەواتە ئەوانە بۆ منەوەرن ئەرکی نەتەوەی و نیشتیمانی خۆیان خستۆتە سەرشانی خۆیان بۆ ئەوەی ئەو گەلە وریاکەنەوە بڵێ ئەگەر حاڵوا بڕوە ئەتوێینەوە بەرگەی هەموو ئازگردووانە و کۆڵیشیان نایەوە تۆ کە بەختیار زێوەرەگری ئەبینی بۆ تەمەنەکەمەیەوە کە ئەڵێ چەند شیری لە لام داروبەردی وەتەنم خۆ بە خۆڕایی نەیوتووە کە ئەڵێ بە کۆمەڵ کوژران چێ کوژرا وڵی نەتەوەکە و کوژرا چۆن بە کۆمەڵ کیمیایی باران کراین بە کۆمەڵ ئەنفال کراین بە کۆمەڵ دەربەدەر کراین لێگەی بە کۆمەڵ ڕەو کراین کەواتە تەنەبوو ئەوە بۆی ئەڵێ منەوەر ئەو کەسە تەنەبووی کردووە بۆ ئەوەی ئەم میلەتە تا لەژێر دەستەی یا بژی ئەوە حاڵێ بێ لێگە تا بە دوای جەهالەتەوە بێ ئەو لە شعرێکە باسێکە ئەڵێن دێکەس خویاوەتە دین و دوعا و نوشتە و ئەمانە بەڵام هەندێشتی عەرەبی ئەوانە نووسراوەکە هیچی مانایی نەبووە کوردی پێ خەڵەتێنراوە شعرەکانەکە وەکو بواری کۆمەڵایەتی بواری کۆمەڵایەتی و ئەمانە بەڵام ئەو زەنگی وریاکنەوەی لاوتێتەوە بابەوە غەڵەتە دوای مەکەون سوودی لێ نابینن وەرن بە دوای وشیاری و زانست و عیلم و معریفا بگەڕێن تێگەی ئەو کاتە تۆ چیتە ناو دەرەوەی خۆت تۆ چیتە ناو جیهانەوە و ژیان بینیەکە یعنی ئێستا تۆ لە هەموو شۆڕشی کووردا وەکو لە شوێنی کەش باسم کردووە ئەگەر تۆ ئەم کۆڕەوەکە نەبووە و بەرنامەی قەراری 680 نەبووایە یەک دەوڵەت مەرحەبەی ناک یەک کەس نەهات بەڵام مامۆستاگیان بۆ ئێ بەختیار زێوەر چرایەکە لەو چرایانەی کە لەو سەردەما گەشاوەتەوە ئێستا ڕووناکیەکەمانەیە ڕاستە بەڵێ مامۆستاگیان دیارە هەرچەندێک باسی بەختیار زێوەر بکەین باسی ئەم کەڵە شاعیرە بکەین بە بەرنامە و دوو بەرنامە تەواو نابێ بەڵام بواری بەرنامەکەمان هەر هێندەیە ئەمەوێت لە کۆتایی بەرنامەکەیە زۆر سوپاسی ئامادەبوونی بە ڕێز بکەم زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی پێت بەخشین ئەمەوێت زۆر سپاسی کاک محەممەد بکەم خۆی و دەست و پەنجە و گیتارە جوانەکەی زۆر سپاس ئەمەوێت زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم ئازیزانی قەلەندەرخانە بە سرودێکی جوانی شاعیر کە لە شعری بەختیار زێوەرە کۆتایی بە بەرنامەی ئەم شەومان دێنین تا دیداری دەهات و هەر شاد و سەرفراز بن چەند شیرینە لام دار و بەردی واتەنم بە فیدایەکەم سار و گیان و بادەنم چەند شیرینە لام دار و بەردی واتەنم بە فیدایەکەم سار و گیان و بادەنم خاکی واتەنم گشتی زیر و زەڕە بەردی وەک کەوهەرە ئاوی چەشنی کەوسەرە فەزا بۆ واتانمان گیان فیداکردن لە ڕێی ئەو خاکەدا بە کۆمەڵ مردن دەسا کوردینە بەسیە ئەم حاڵەتە بۆ بەرزێتی قەومی کورد ئەمڕۆ ڕۆژی هیممەتە